هەمان شوێن بەر مایسیان لەکوێ بردووە لەکوێ بردوویانە ئەنگین سەری شتێکم بۆ دەکەی دەزانم کاکە دەزانم ئەو مایسە لەلیان کازم ئەسکجیۆ گەورەکراوە دەکرێت سەیرەکی بکەی هەمان ساڵ هەمان پیا و چێتر هەیە کە ئەو لەگەڵی گەورە بووە سێری ئەوە بکە مانجی تەمووز بەڵێ کاکە ئێستا سپاس ئەنگین ئێرە کوێیە؟ دیاری کەنعانە هەموو بەیانیەک دێمێرە دراوسەکان بەخراتنم دەکەن ئەرە تۆ چی دەڵێی تەمووز؟ تەمووز ناوێک لێرە بوونی نابێ بە ناوی ڕاستەقینەم بانگم دەکەن ناوەکە چییە؟ ماڵی خۆم ئۆتۆمبیلی خۆم کاری خۆم دەبێ هەمووی بە ناوی ڕاستەقینەی خۆمەوە دەبێ کارتی ڕەسید وەردەگرم حسێبی بانکی دەکەمەوە منیش ناوێکم دەبێ ئەمە دیاری کەنعانە تەنها یەک بربەست ماوە ئەزەل؟ دەچێتە لای کێ؟ ناچێتە لای خێزانەکەی؟ بۆ کوێ ڕادەکا؟ خاڵی لاوازی تری نازانم سیرکێ زەنگیز ئێرە دیاری کەنعانە یەکێکە لە هەنگاوە ڕێسایەکانی خۆم بۆ نمونە گەڕ ڕازی نەبم نیشانەکە قبول ناکەم بۆ نمونە بەبێ پێشەکی وەرگرتن کار وەرناگرم بۆ نمونە مناڵ ناکەمە مەبەست بەڵام بۆ ئەم دیاریە دەتوانم دەستکاری ڕێساکانم بکەم بادە ئەوی ساڵ جوانە دەکرێت لێرە بینووسی بادە ئەوی ساڵ بەڵێ بەڵێ لە مانجی تەمووز هەمان پیاو کازمەسکی جی ئەو کازمە ناونیشانێکی هەیە باش کاکە زۆر سپاس هاگین ئەرێ ناوی ڕاستەکەی تەمووزە چییە؟ بادە ئەوی ساڵبانی سەعات 2 پاش نیوەڕۆ لە ئاستەکی هەموو شتێک لەجێیە؟ هەموو شتێک لەجێیە کەنان
لە بێنە چاوەڕێی پەیوەندی تۆم. لەبەر مەسەلێکی ئەو حاڵی کە سوکارەکەی کاتم نەبوو چۆنی؟ باشم کەمە پەشۆکاوم. لە دەوروبەرت کۆمەڵە پاسەوان هەیە گەردەڵی دێمەلات. نا کاتەکەی بەڕێ دەکەم. ئایشان ئیتر ئەزەل ناتوانێت بێتە لات. ناتوانێوانە؟ من هەمیشە لاتم مەترسە کەس ناتوانێت دەست لێدا. دەزانم. لە کۆتاییدا من و تۆش شەو شاد کەنان. شاو شاد. کاکەڕامیز تۆ مردی چۆن هێشتا؟ لە تۆ ناترسم. ئەوە ئارکەکەی ئێوارەیە؟ ئای کەشتێکی زۆر پیس و زەحمەتە. بەڵێ زۆر زەحمەتە. گەر حەز بکە دەتوانم یارمەتی بدەم شتێکم لەلایە سوودی لێ وەردەگرین. نا نەخێر دەمەوێت هەمووی بۆ خۆم داڕێژم. وای نمونە فێر دەبی ها. بە هەر حاڵ خواحافیز. خوار لەگەڵ. ئەزەل سوێندم خوارد بوو کە ئەمەد بۆ نانووسم بەڵام سپاس. کاکازم کاکازم ئەو کاتە سەیری بەرنامەی بەیانی باش دەکات گوێی لە کەس نابێت دوای ساعتێکی تر وەرەوە. دەمەش دەبارەی کاکتەموو زمای سۆ پرسیارێک لێ بکەم.
تۆ ئەوانت بەخێو کردووە. تۆفیق ئێستا بینیم کاکە هاتووە با دەیبینی چی بکەم